عەبدوڵڵای حەسەنزادە بە وەرگێڕانی ڕۆمانی حەمەدۆک بۆ سەر زاراوەی سۆرانی بە گەنجینەیەکی کولتوری و ئەدەبی دانسقەی کوردی ئاشنا کردین. حەمەدۆک ئەو شاکارە ئەدەبیەی کە دوجار بووە پردی پەڕینەوەی یەشار کەماڵ بۆ دنیای دەرەوە و بەهۆیەوە بووە بربژێری خەڵاتی ئەدەبی نوبڵ. شاکارێکی ئەدەبیە لەباری نێوەرۆکەوە، نێوەرۆکی ئینسانی ئیجتیماعی ئەخلاقی تەربیەتی تێدا هەیە لە حەمەدۆکدا، بە تایبەتی نوێنگەیەکە لە خەباتی ئەو وەختی کە زۆر باو بوو لە وەختیدا، خەباتی جوتیاران لە مقابل زوڵم و زۆری ستەمی خاوەن مڵکەکاندا. بەڵام ئەوەی کە ڕەنگە حەمەدۆکی لە باقی نووسراوەکانی یەشار کەماڵی زیاتر شیرین کرد بێ ئەوەیە کە تابلۆیەکە، پانۆرامایەکە لە وەزعی مەوجودی کوردستان، هەرچی لە نێو کوردا بە سیفاتی باش دەناسرێن لە کتێبێکی وەکو حەمەدۆکدا ڕەنجان داوەتەوە. عەبدوڵڵا حەسەنزادە بەرگی یەکەمی حەمەدۆکی لە ساڵی 1986 زاینی لە بارودۆخێکی تایبەتدا لە چیای قەندیل وەرگێڕاوەتەوە. ئەو کاتە کە جێگیری سکرتێری گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بووە. هەلومەرجێکی یەکجار دژوارمان هەبوو، لە شاخ بووین. ئەمن کە کاری حیزبیم دەکرد، زۆر وەخت بەهانیان دەچوومە شوێنی کارم تا سعات 10 و 11 شەو نەدەهاتمەوە. بەو حاڵە هیچ وەختێکیش ئەو کتێبەم نەدەبردەوێ، تەنیا لە ماڵە کارم لەسەر دەکرد، لە ماڵە نەمێزم هەبوو نەکورسی. ڕەنگە زۆر بە زەحمەت باوەڕ بکرێ، بەڵام کە دەستم پێی کرد پێم دانەنرا تا تەواوم کردو، تەنیا چەند سەعاتێکی کەمی خەو تێدا بوو، ئەجینا کەمتر لە 2 ڕۆژی خایەن کە خوێنمەوە و دەست بەجێ دەستم پێی کرد. ئەوەندە ئۆگریم پێی هەبوو کە دەگەڵەوەی یەکجار زۆر پەرکار بووم، یەکجاری وەختم کەم بوو، بەڵام لەوێدا نووسیمە لە ماوەی کەمتر لە 70 ڕۆژدا بە 69 ڕۆژ لە وەرگێڕانەکەی بوومەوە و هەر ئەوەش وەختی خۆی دام بە چاپ. ئەم کتێبە وەختێکی چاپ بوو، هیچ کتێبێک لە 1000 نوسخە و 1500 نوسخەی زیاتر لێ چاپ نەدەکرا. ئەمن 4000 نوسخەم لێ چاپ کرد، بەڵام هەر لە هەفتەی ئەوەڵیدا لە کتێبخانەکان نەما و وەکو دەڵێن بازار ڕەشی لەسەر پەیدا بوو. کتێبەکە بە 300 فلس دەدرا، بەڵام خاوەن کتێبخانەکان داهەنشاردەوە بە دینار و دیناریۆک داهەندا بە خەڵکی. هەڵەکانی ناو حەمەدۆک بەسەر عەبدوڵڵای حەسەنزادەدا تێنەپەڕیون. وەندە چۆتێ نێو بابەتەکەی جار هەڵکەوتووە کە بۆ خۆی هەندێکتی لەبیر چۆتەوە. حەمەدۆک 2 ژنی هەبوون یا 2 دەست جیرانی هەبوون، یەکیان نێوی خەجیز بووە، یەکیان نێوی سیرانگز یا وەکو لە کوردەکەدا هێناومە سەیرانقیس. لە جێیەکیدا لە بەرجی یەکەم لە دووەمدا دەڵێ ژاندارم هاتن سەیرانیان برد و بابی لە خەفەتان بەسجیدا مەست. بەڵام لە بەرجی سێمدا هەر یەشار کەماڵ بۆ خۆی دەڵێ بابی سەیرانێ بە شەرعی محەممەدی سەیرانی لە حەمەدۆکی مارە کرد. لە بیری چۆکە لە جڵدی یەکەمدا مرادویەتی ئێستی جارێکی دیکە دیتەوە سەری. لەو سەردەمی دوورەدەستی و کەمی هۆیەکانی پەیوەندیکردن، حەسەنزادە ڕەفتاری دەستپاکانەی خۆی ڕێگای پێنەدا بەبێ ئاگاداری نووسەر ڕۆمانەکە بڵاو بکاتەوە. بۆیەش یەشار کەماڵ تەنها داوای لە پاداشتی کتێبەکەیدا سوپاسکردنی جوامێری وەرگێڕ بووە. نامەیەکی زۆر جوانی نووسی بوو، هەرچەند پێ زۆر جوان بوو. نووسی بووی خۆ لە وڵاتەکانی ما ئەو قانونی حەقی تەلیف و ئەوە نییە تا بڵێین ئەگەر تۆ کتێبەکە چاپ کرد بە بێ ئیزنی من ئەتۆ تاقیبی دەکری، بەڵام مادام ئەتۆ ئەخلاقت بە خەرج داوە و ویستوتە ئیجازەم لێ وەربگری، ئەوە مجەویزم بۆ ناردی، لە 5-6 دێرێکدا ئیجازەی چاپکردنەکەی بە زمانی ئینگلیسی نووسی بوو بۆی ناربووم. ڕۆماننووس و نووسەری ناوداری کورد یەشار کەماڵ لە 28 شوباتی 2015 زاینی لە تەمەنی 92 ساڵیدا کۆچی دوایی کرد. ئومێدبەرین ڕوودا و